حکوومەت لە شاشەکانەوە باس لە پەرەپێدانی کەرتی کشت و کاڵ و گەڕانەوە بۆ سەرچاوە ناوخۆییەکان دەکات. بەڵام لە واقیعدا زۆرێک لە گوندەکانی کوردستان هێشتا خەونیان دابینکردنی سەرەتاییترین خزمەتگوزاریەکانە. هەچێشەکە ئاو لە پارەوە ئەو بۆڕی ئاوێ فەرمو هاوتە بێرەدا. گوندی کەڕک لە قەزای ڕەواندۆز نمونەیەکی ئەو گوندانەیە کە حکوومەت خزمەتگوزاری پێنەگەیاندون. هەر لە نەبوونی ڕێگایەکی قیرتا و ئاوی پاکەوە تا دەگاتە بنکەیەکی تەندروستی کە لە کاتی پێویستدا فریایان بکەوێت. خەونی دانیشتوانی ئەم گوندە تەنیا دابینکردنی سەرەتاییترین مافەکانیانە. شۆڕش لەسەر گوندەکان بەرپا بوو. بەڵام خاستن گوندی ئێمە بەڕاستی هەتا ئێستا هیچ ئیسیماش پێێنرایە لە ڕێی خزمەتگوزاریەوە لە هەموو ڕێکەوە تێگەیشتە ئێستا ئاوی بۆڕی بە سۆندەی لە خۆن ڕەشە لەمارەکان بتیکەن بۆڕی ئاوی لە مێگری هاتی بێدا بتە خوار ئەوەکان بیلۆ گوندی دۆڵاکوی بینتن ئەوە کاتی بۆڕکەندان ناوە تەواو بەس چاو ئەوەی خەڵکی بوو چاوی خەڵکی بۆ شتێک بستە ئەو لۆ دینین دومین زادەی قێر ئەو زادەوان هەیە سنجار هاتی گوتان لۆ قێڕەکەین و وعد بیۆ قێڕەکەینەوە لە خاتی هەڵبژاردنەکان بەڵام پاشی هەڵبژاردنەکان خۆمانشن هەر باشمان داکرد هەنداشیان بینیت. ئەو گوندانەی کە دەبوو کارگەی بەرهەمهێنانی گۆشت و شیرەمەنی بن بۆ شارەکان ئێستا خەریکە چۆڵ دەبن. گەنجانی گوند لە بێ ئومێدیدا ڕوو لە شارەکان دەکەن. لە کاتێکدا گەرتەنیا تۆزێک ئاوەدانی ڕوو لەم ناوچانە بکردایە ئیدارەی سۆران بە سەرجەم قەزاکانیەوە دەبووە سەبەتەی خۆراکی هەموو هەرێمی کوردستان. والله کەم و کوڕی هیچ خزمەتگوزاریەشی نیە ڕاستی یعنی ئەوەی تاکە گوند بیلێرانە پشتگوێ خراپی گوندی کەڕەکە کە نزیکترین گوندی شەلا قەزای ڕواندز زەداواکاری حکومەتی هەرێمی کوردستان کە ئەو جادە بەس ئەو جوادەیە یعنی زۆر مەوداکەیکمە ئەگەر بێت و قیر بکەن زۆر باشە. بێپڕۆژەترین گوندین ئێمە کە نزیکترین گوندین لە سەنتەری شار بێپڕۆژەترین گوندیشن لە ڕووی ئاودێریەوە وێران لە ڕوو قوتابخانەوە وێرانین لە ڕوو ڕێگاوبانەوە هەر وێران وێرانین بەڕاستی زۆر شتێ لە هەموو گوندەکان کرا بەس ئێمە نەوی ئەو ڕۆژە بەخۆ پۆستەکەم دی بڵاویان کرد بۆ ئیدارەی سەربەخۆ قیڕی هەیە لۆ فرۆشتنێ کە قیڕی بفرۆشن بەس قیڕی نیە زادێمە پێ قیرکەن نازانم جاواتا کەنجی ڕەوایە کووە کونیا تێنەگەیشتم دە مۆزوحی هەتا لە کۆمنتیش لۆم نووسین گوتم قیر هەیە لۆ فرۆشتنێ بەس نیە زادێ ئێمە پێ قیرکەن. لە کاتێکدا نەتەوەیە گرتووەکان 6 تەموزی 2024 وەک ڕۆژی جیهانی پەرەپێدانی گوندەکان دیاری کردووە. ئیدارەی سۆران بە 6 قەزاوە لە بارودۆخێکی تایبەتدایە. لە کۆی 1000 گوند 400یان خزمەتگوزاری پێویستیان نییە و 135 گوندیش بەهۆی نەئارامی سنوورەکانەوە چۆڵ بوون. ئەمەش پێچەوانەی ئامانجە نێودەوڵەتیەکانە بۆ گەشەپێدانی گوندەکان. ئاوردانەوە لە گوندەکان و دابینکردنی خزمەتگوزاری بۆ گوندنشینان تەنها بەخشین نییە پێیان بەڵکو وەبەرهێنانە لە ئاسایشی خۆراک چونکە تا گوندەکان ئاوەدان و زیندوو بن سەرچاوی بژێوی شارەکانیش بەردەوامی دەبێت. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام گوندی کەڕک لە قەزای ڕەواندوز.